بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە مێژووی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین، هەروەها تایبەتمەندیەکانی هەڵبژاردننی ئەم جارە و ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق، شێوازی بانگەشەی لایەنەکان و ئەو پێشێلکاریانەش کە ئەنجام دراون، هەروە خەڵک چۆن سەرەوەژەکەی خەڵک چۆن هەڵسەنگاندن بۆ کاندید و حزب و لایەنەکان بکات قسە لەسەر دابشکاری کورسیەکانی پەرلەمانی عێراقیش دەکەین. ئەم پرسان لەگەڵ بەڕێز شیروان زرار شارەزای بواری هەڵبژاردن قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک شیروان بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگە سەرەتا لە بەرلەوەی کە بچین سەر هەڵبژاردنی ئەم جارەی پەرلەمانی عێراق لە مێژووی هەڵبژاردن یاخود پەرلەمانی عێراقەوە دەست پێ بکەین کە تەمەنی پەرلەمانی عێراق 100 ساڵی تێپەڕاندووە. بەناوی خوای گەورە میهرەبان، زۆر سوپاس کە حەکیم بۆ دەرفەتە. زۆر خۆشەویستم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بۆ هیوادارم ئەم جارەی هەڵبژاردنی خودی شەشەمین پەرلەمانی عێراق چانسێکی باشترتان هەبێ وەکو کۆمەڵی دادگەری بەجیاواز لە ئەوەکانی ڕابردوو و بانگەشەیەکی سەرکەوتوو و ئەنجامێکی باشتان هەبێ. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت، طبعا عراق خۆتان ئاگادارن کە وڵاتێک کە ئیستیقراری سیاسی تێدا نەبووە. ئەگەر مێژووەکەی باس بکەین لە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەوێتە سەر سەردەمی پاشایەتی کە لە 1924 کرا و 1925 یەکەم دانیشتن ئەنجام درا. دواتر بۆ مای 8 خول بەردەوام بوو. دواتر لە دوای کۆتایهاتی ماوەی پاشایەتی سەردەمی عەبدولکەریم قاسم لە 1963 کە دەستی پێکرد، جارێکی کە سەردەمی خولەکان نەبوون، ماوەیەک ڕاگیران هەتا 1980 سەردەمی بەعس خۆتان ئاگادارن هەندێک جار بەتاعین هەبووە، هەندێک خول هەبووە کە بەتاعین دانراوە مەدرسەی تەنفیزی و تەشریعی ئەو کات، بەڵام ناتوانین بڵێن پەرلەمانێکی کارە و ئەکتیڤ بووە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کردووە تاوەکو 2003 خۆتان ئاگادارن دوای ڕوخانی ڕژێم و یەکەم خولی پەرلەمانی عێراق لە دوای ڕاپرسی لە 2005 یەکەم خولی پەرلەمانی کوردستان لە عێراق عەفوەن لە 2005 بووە و پاشان لە 2010 و 2014 و خولێکی تر لە 2018 و خۆشتان ئاگادارن کە خولی پێنجەم لە 2021 بوو و چاوەڕێژ دەکەین ئەم خولە لە 11 2025 بەڕێوە بچێت کە خولی شەشەمین پەرلەمانی عێراقە. و سەبارەت بە کاک حەکیم ڕێژەی بەشداریەکان بەڕاستی ئەگە تەماشای هەڵبژاردنەکانی عێراق پەرلەمانی عێراقی لە 2005ەوە تاکو 2025 لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری زۆری بەخۆ بینیەوە. من خۆم لێکۆڵینەوەیەکم هەیە، توێژینەوەیەکم هەیە لەسەر هۆکارەکانی کەمکردنەوەی دەنگەکان لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە 2005 تا 2025 کە بەپێی ڕێژەی ئەو ڕێژانی کە بەشداری کردو بنمونە لە 2005 ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە 182 بووە لە خولی یەکەم، لە خولی دووەم لە 2010 ڕێژەی بەشداریکردن لە 180 بووە، لە خولی سێم لە 2014 ڕێژەی بەشداریکردن لە 162 بووە، پاشان لە خولی چوارەم لە 2018 ڕێژەی بەشداریکردن دەتێت 160 و لە خولی ڕابردوو لە خولی پێنجەم لە 2021 ڕێژەی بەشداریکردن 141 بووە، کەواتە دەتوانین بڵێن ڕێژێکی زۆر یعنی دەنگ جیاوازی هەبووە و بایکۆت زۆر بووە لە عێراقدا و هەتا هەندێک کات نزیکەی 150 خەڵک کەمتر بەشداری کردووە. ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی عێراق بە کۆمەڵە قۆناغێکی هەسیاردا تێپەڕیوە، کۆمەڵی فاکتەری جیاواز هەن بۆی کە خەڵک کەمتر بەشداری کردووە لە هەڵبژاردنەکان و هەساڵی بە شێوەیەک بنون لە ساڵانی 2005 کە تەماشاکەین لە ڕووی ئەمنیەوە خەڵک نەیتوانی بەشداری هەڵبژاردنەکان بکە و سونە مقاتعی هەڵبژاردنەکانی کردووە بە شێوەیەکی زۆر و ڕێژێکی زۆر کەم بەشداریان کردووە لە ساڵەکانی دیکە هەر ساڵی بە جۆرێک. بەڵام ئەوەی کە گرینگە دەمێ ئاماژە بۆ یەکشت بکەم کاک حەکیم، ئەوەی کە جیاکەرەوەی هەڵبژاردنەیە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کە باسمان کرد ئەوەیە کە ئەو هەڵبژاردنە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراقە جیاوازە لە پەرلەمانی کوردستان و خۆتان ئاگادارن کە ئەو کەسی کەندان پەرلەمان لە ئاسی هەموو عێراقە
و ئێمە لە هەرێمی کوردستان پێشتر کە کردومان لەوانەیە جیاواز بێ بەڵام لە هەڵبژاردن بۆ عێراق خۆتان ئاگادارن کە بۆ هەموو عێراقا نزیکەی 21 ملیۆن کەس بەشداری دەکات 21 ملیۆن و 404 هزار کەس و 291 کەس مافی دەنگدانی هەیە لە هەڵبژاردنەکان لە سەرتاسەری عێراق لەو ڕژەیە نزیکەی 3 ملیۆن و 68 هزار و 51 کەس مافی دەنگدانی هەیە لە هەرێمی کوردستاندا ئەوەشیان بەشێکی دەنگدانی تایبەتە و بەشەکەی تری دەنگدانی گشتیە لەبەرەوە دەتوانین بڵێن کە ئەم جارە من پێم وایە بەپێی پێشبینەکانەوە بێ ڕاپرسیانی کە لەبەردەستی ئێمەدایە جیاواز دەبێ و هەڵبژاردنێکە کێبەرکەی زۆر گەرمیتی تێدایە بە جیاواز خۆشتان دەبینن کە لانە سیاسیەکان کێبەرکەی تونتریان هەیە و هەوڵی بەدەستێنانی کورسەکانی خۆیان دەدەن دانێ بەلانی کەم کورسەکانی خۆیان بەدەست بێنەوە و فشارێکی زۆر لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقی ئەمجار چونکە یەکەم جار ئێمە گەر تەماشای هەرێمی کوردستان بکەین پەرلەمانی کوردستان تەنها بۆ هەرێمی کوردستانە بەڵام کاتێک کە باسی هەڵبژاردنی عێراق دەکەی هەموو حیزب سیاسیەکان تێدا بەژان لەبەرەوە هەمووی هەوڵ دەدا چاودێر بێت لەسەر کۆمیسیۆن و تەنانەت ناخۆی ماڵی شیعە ئێستا پەرت و پەرتەوازەیە و هەوڵ دەدەن کە ئەوانیش هەر کەسە پێگەی خۆی بەدەست بێنەوە هاوپەیمانێتەکەی جاران نەماوە لەبەرەوە چەند کارێکەیە کە لەم هەڵبژاردنەدا هەیە لە هەڵبژاردنەکانی کەدا نەبووە ئەگە کاتم دەی یەکێک باسییان کەم بەڵێ دواتر دێنە سەر تایبەتمەندیەکانی بەس ئەوەی کە باست کرد بەڕێز باسی کۆمەڵی دادگەریشت کرد کە لە هەڵبژاردننی ڕابردوو بڵێن نەچۆ پەرلەمانی کوردستان بۆی ئەو دیزاینەی کە کرا ئەم جارە بڵێن خەڵک دەڵێ هەمان کۆمیسیۆنە بەڵام تایبەتمەندیەکانی چین بۆ نمونە ئەم جارە ئەو تەزویرێک کە لە کوردستان کرا لە عێراق ناتوانرێ ئەنجام بدرێ بەڕێز وەکو چاودێرێکی هەڵبژاردن کازنوتانێ وەڵام من پێم وایە بەڕێزان ینی بار بە پامێکی بۆ دەنگدەران و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەداخەوە لە هەڵبژاردننی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان پێم وایە تاکە هێزێک بوون کە بوونە قوربانی ئەو ڕێککەوتنە نێودەوڵەتی سیاسیە کە چی ناوی لێدنەی بەشێکی ئەو دیزاین کراوەی دیزانی کە ڕێککەوتنی نێودەوڵەتی لەسەر کرابوو کۆمەڵ قوربانی بوو بەڕاستی و بەشداری هەڵبژاردنەکانی نەکرد بۆ جۆری کاویستان ومێ دەکەین کە ئەمجار بەڕاستی ئەندام و دۆست و لایەنگرانیان بیسەلمێنن کە فعلەن ئەو دەنگە کە هات لە پەرلەمانی کوردستان دەنگی ڕاستەقینەی کۆمەڵ نەبوو و پێویستە زیاتر کۆشش بکەن بۆی کە بتوانن خەرەبووی ئەو بابەتە بکەنەوە بۆی من پێم وایە ئەگەر لانە سیاسیەکان بۆ لایەنە سیاسیەکان جارێک سارنووساز بێ بۆ کۆمەڵی دادگەری دوو جار سارنووسازە بۆی کە بتوانێت بیسەلمێنێ کە فعلەن ئەو دەنگانە هی کۆمەڵی دادگەری نەبوون چونکە لەبیرمان بێ کە لە خولی دومی پەرلەمانی عێراق پێوداتانی کە لە بەردەستی منە کۆمەڵی دادگەری نزیکەی 144 هزار دەنگی هێناوە 106 هەموو دەنگی هەرێمی کوردستانی هێناوە بەڵێ ڕاستە دەنگەکانی جارجار کەمی کردو و زیادی کردو بەڵام ئەوە ئومێد دەکەین کە ئەوە وەرچەرخانێک بێ و بتوان خەرەبووی بکەنەوە دومیان کاک حەکیمەوەی کە جیاکەرەوەی لە هەڵبژاردنەی عێراق ئەوەیە کە لایەنە بەشداربووەکان هەموو چاودێرە بەسەر کۆمیسیۆنەوە پێشتر لە هەرێمی کوردستان لەوانەیە تەنها هەرێمی کوردستان بێ لەوانەیە ئەوەندە لایەنە شیعەکان ئەوەندە مهتەم نەبن بۆی کە فشار بکەن لە کۆمیسیۆنی عێراق و دەستی وەردام بکەن بەڵام لەبەر ئیکسا خۆیان لەبەردەم تاقیکردنەوەیکی گرنگدان خۆیان کێبرکیانێ لەبەرەوە خۆشیان چاودێرن بەڕاستی لەسەر کۆمیسیۆنی عێراق و خاڵێکی تر کە گرنگە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق فشاری زۆر لەسرە بۆ زانیاری بەڕێستان هەم لەلایەن نەتەوەیە کردوەکان هەلایەن لە حیزبەکان ناخۆ لەبەردەم تاقیکردنەوەیکی گەورەدان چونکە لەبیرمان نەچێت لە هەڵبژاردننی ڕابردوودا تووشی ڕەخنەی زۆر بوونەوە لەسەر ئەو بەرنامەی ئەلکترۆنی کە کرا و تەنانەت چەندی سکاڵیان لەسەر ئەو بابەتانە بۆیە قەناعەتم وایە ئەمجار لەبەر خۆشیان بێ لەبەر پاراستنی پێگەی خۆشیان بێ هەوڵ دەدەن تا ڕادەیەک ئەو ئەزمونە دووبارە نەکەنەوە چونکە خۆتان لەبیرتان لە 2019 لە 2010 کاتێک کە هەڵبژاردننی عێراق ئەنجام درا و پاشان کە ناڕزای زۆر لێکەوتوە لە ماوەی 1 ساڵدا ینی بۆ ماوەی 1 ساڵ حکومەتەکە ڕاگوزەر بوو و سەرۆکوەزیرانی ئیستیقاڵی کرد و تەنانەت ئەنجومەنی کۆمیسەران لەو کاتەدا ئیقالیان پێکرا دوورخرانەوە لە کارەکانیان لەبەرەوە بەڕای من ئەمجار جیاواز دەبێ و ڕاستە ئەو پرسیار لا جەنابەت فعلەن جێخۆیەتی کە هەمان کۆمیسیۆن دێکا بەڵام قەناعەتم وایە کە فشاری زیاتر لەسرە و ئەوانیش بەڵێنیان داوە بە لایەنە سیاسیەکان کە فعلەن ئەو داتایی کە لە بەردەستیانەیە و ئەو سێڤەری کە هەیەە و ئەو چاودێری کە کردویانە زۆر زیاتر دیارە عەقدی تازەیان کردو لەگەڵ
کۆمەڵی کۆمپانیا بۆی کە دەنگکان پارێزراو بن بەتابەت لە کاتی گواستنەوەیاندان بۆ سنتەری داتاکان ئەمانە خەڵک زیاکەرەوەن ومێ دەکەن کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ئاستی متمانەی خەڵک دابێ و جارێکی ئەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە جارێکی کە دووبارە نەبێتەوە. باشە بەرز باسی ڕێژەی بەشداریت کرد کە لە خولی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵ 2021 کەمتر لە 150 بوو. بەزەم جارە پێشبینی دەکرێت بەرزتر بێ یاخۆ چەندە گرینگە ناوڵاتی ڕۆڵی هەبێ لە دیارکردنی نەخشەی 4 ساڵی ئایندا هەم ئەم هەڵبژاردنە کە بۆ پەرلەمانی عێراقەوە دواتر حکوومەتێکی نوێی لە عێراق پێک دێت کە پەیوەندی هەم پەرلەمانەکان حکوومەتەکە پەیوەندی زۆری بە ژیان و گوزەران و بڵێن دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوەیە. بێگومان کە حەکیم بە قەناعەتی من هەڵبژاری ئەمجار جیاواز دەبێت و ڕێژەی بەشداریکردنەکەشی جیاواز و زیاتر دەبێت بە حکومەوەی خۆتان ئاگادارن کە لێک تێگەشتنی باشتر هەیە و ئێستا زۆربەی دەسەڵاتەکان گەڕانەوە بۆ حکومەتی ناوەند و خۆتان ئاگادارن کە لە ماوەی ڕابردوودا کە هەناردێک نەوت وەسێنرا و جارێک کە دەستی پێکردوتەوە و موچە و امتیازاتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە پێشتر لەلایەن هەرێمی کوردستان دابین دەکرێت ئێستا لەلایەن عێراق دابین دەکرێت بۆیە چاوەکان بەڕاستی لەسەر بەغدان و حیزب سیاسیەکان دانێ بەڕاستی پێگەی خۆیان لە بەغدا بەخەوتکەن و بینیمان بەڕاستی بەداخەوە لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان نزیکەی ساڵێک ڕۆیشت تا ئێستا تەنانەت یەک نەیتوانێت یەک دانیشتن و خولی سەرۆکایەت یعنی دانیشتنی سەرۆکایەتی ئەنجامدا ئەمانە وای کردووە کە خەڵک بەڕاستی تا ڕادێکی زۆر ناومێد بێت لە هەرێمی کوردستان و زیاتر ڕووەکان ئاراستەکان بەرەو ئەوەن کە لە بەغدا بێ بۆ هەموو حیزب سیاسیەکان کێبڕتێ دەکەن لەوەی کە زۆرترین کورسی پەرلەمانیان هەبێت لە بەغدا و فعلەنیش بەڕاستی دەسەڵاتی ئەندام پەرلەمانەکان و ئەو بەداچوونەی کە پەرلەمانی عێراق دەیکا صراحەتەن ئەو سەلاحیەتانی کە هەیەی زۆر زیاترە لە هەرێمی کوردستان بۆیە قەناعەتی من وایە بەپێی ئەو ڕاپرسیانێک کە لەبەردەستی ئێمەدایە بەڵێ بەشداری ئەمجارە تەسەوڕ دەکەین 150 زیاتر بێ لە هەرێمی کوردستان و بانگەشەکان گەرمترن و دیارە خۆشتان دەبین کە ڕۆژ بەڕۆژ زیاتر خەڵک بەشداری دەکا بۆیە قەناعەتمان وایە بەڵێ بەشداریکردنەکە زیاتر دەبێت و کێبڕکەیەک هێش تونتر دەبێت لە چەند ڕۆژی داهاتوودا. باشە کاک شیرۆن باسی دوای دێنی سەر ئەوەش کە چۆن هەڵسەنگاندن بۆ کاندید بکرێت بەس باسی کۆمەڵت کرد کە بەرەز وتت ئەم هەڵبژاردنە بۆ کۆمەڵ هەڵبژاردنێکی چارەنووسازە و هەم دەوی دەنگدەرانیشی بیسەلمێن کە هەڵبژاردنەکەی ڕابردوو دیزاین کراوە. ینی ئەمە بە چی دەکرێت ینی ڕۆڵی بنم لایەنگر بێ دەنگدەری کۆمەڵ بێ ینی چۆنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ لە پەیوەندی خزمەتی بێ لە پەیوەندی تەلەفۆنی بێ ڕێگاکانی ڕێگای زۆر لە بەرزدایە بۆ پەیوەندیکردن بە دەنگ دەرەوە کە ماوەیەکی کەمیشی ماوە بێگومان هەموو حیزبێکی سیاسی بەڕاستی ئازادە لەوەی کە چۆن بانگەشی هەڵبژاردن دەکات بەڵام گرنگە بەڕاستی چۆن دەتوانی ئاراستەی دەنگدەرانی خۆت بکەیت کاریگەری خۆیان بکەیت بەپێی ئەو ئەزمونی کە هەتە لە ڕابردوودا ینی ئەوەی کە هەتە مەسەن بنمونە ئەگە کۆمەڵی دادگەری وەرگرین ئەندام پەرلەمانەکانی ڕازگۆ بوون لەگە خەڵک لەبەرەی ناڕازی خەڵکدا بوون یعنی بنمونە دیفاعان لە ژیان و گوزەرانی خەڵک کردو بە شێوەیەکی گشتی لە سەنگەری خەڵکدا بوون ئەوانە دەتوانێت بڵێ جۆرێک لە سەروەریە جۆرێک لە خاڵی گرنگە بوو کۆمەڵ دەتوانانی شانازی بە و خاڵانەوە بکە و ئەوەی لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە سافێکی چالاک و توانیوانە بەڕاستی ڕۆڵی کاریگەر بینین لەوەی کە لەگەڵ شەقام بن پێم ئەوانە دەکرێت سوودیان لێ ببینرێ و خاڵێکی تر کاک حەکیم من دەمێت ئەوە شایدێک بەڕاستی لێرە بۆ دەنگدەران و لایەنگرانی کۆمەڵ بدەم ئەوەیە کە بتوان بە شێوەیەکی جوان بانگەشی هەڵبژاردن بکەن چونکە ئێمە لە کاتی خۆی لە 2010 کاتێک سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانمان دەکرد تاکە حیزبێک من دەمێ و شایدێ بدەم کە لە هەرێمی کوردستان لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوە سزا نەدرا تەنها کۆمەڵی ئیسلامی بوو کە پابەندی تەواوی بڕیارەکانی کۆمیسیۆن بوو و هیچ ئیجراتی لەگەڵ نەکراکەوە بەڕاستی جێگەی شانازیە کە تۆ حیزبێکی بتوانانی هەم لەگەڵ پێگەکەی خەڵک هەم لەگەڵ کۆمیسیۆنیش بەڕاستی زۆر باشی بتوان ئیجراەکان جێبەجێکەی بەڵام بەداخەوە دەبینین کە فعلا بەڕاستی لە نابەرامبەری هەیە و یاسایەک نییە کەەوە تهدید کە بنە حزبی دەسەڵاتدار ئەوەی ئاگادارین بۆ کاندیدەکانیان ڕێژێکی زۆر وەکو دەڵێ هاوکاری مادیان کراوە و ئاسانکاریان بۆ دەکرێت لە بەرامبەردا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەگشتی توانایەکی کەمی دارایان هەیە کەەوە بەداخەوە لە وڵاتان بە یاسا یەکلایی کراوەوە دەبێت هەردوو لایەنەکان وەکو یەک بودجیان لەبەردەستدابێ و هاوکاری بکرێن و تەنانەتەوەی کە دەبین بەشێک لە
خاڵی وەکو دەڵێ ناشرین هەیە ئەوەی کە بەکارهێنانی دامودەزەکانی حکومەت لەلایەن حیزب دەسەڵاتدارەکانکەوە بەڕاستی پێشەرکاری زۆر زەقی یاسا و پێڕەوەکانی کۆمیسیۆنەکە بە هیچ شێوێک نابێت مڵک و ماڵی گشتی بۆ لایەنێکی داریکراو بەکاربهێنرێت و تەنانەت زۆر جار دەبینین کە لایەنەکانی دەسەڵات مەسەن بنوە دەنگدەرانی تایبەت کە نزیکەی 244,000 دەنگدەرە کە ڕژێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستاندا ئەوانە بۆ یعنی لەژێر زەخت و فشاری زۆردا بۆ لایەنێکی داریکراو زەختیان لێ دەکرێت فشاریان لێ دەکرێت بۆی کە بەو ئاراسەیە بێت کە خۆیان دەیانوێت ئەوانە بەڕاستی کۆمەڵێ خاڵن بەداخەوە کە نەتواندا لە هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش دەبووە ئیجراعاتی تونتر کە بەڕاستی سەبارەت بەو پێشەرکارانی کە ڕۆژانە دەبینین و تەنانەت زۆر جار ئێمە کە بە شەقامەکاندا دەسوڕێنی دەبینین کە شوێنەکان کە هەندێک شوێن دیاریکراوە کە کۆمیسیۆن بە شێوەیەک نایە بانگشی هەڵبژاردنی لێ بکرێت ئەوان هەمووی داپۆشرا بە فلێکس و بە پۆستەراتی کاندیدەکان کەەوە بەڕاستی ڕەپێدراو نییە و مەفروزە ئیجراعاتی بکرێت و تەنانەت هەندێک پێشەرکاری هەیە کە دەکرێت لایەن کاندیدەکانەوە هی ئەوەی بە قەناعەتی من کە کاندید دوور بخرێت لە تەنان لە مافی کێبرکەی و لە مافی کاندید بوون بۆ پەرلەمان. بەڵێ بەڕێز باسی وڵاتان کرد لە وڵاتان بڵین ڕێژێک دانراوە بۆ پارە خەرجکردن چکێسە کاندید هەیە ڕەنگە کاندید بە تایبەتی دەسەڵات بڕپارێکی زۆر لە فلێکس لە سپۆنسەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پارە بەخشینەوە لە دەنگکردین خەرج بکات لە وڵاتان بڵێن بە یاسایەک دیاریکراوە حیزبێک کاندیدێک ئەوەندە بڕێ هەیە بۆی دەرفەتی یەکسانە بێت لە بەردەم کاندیدەکان ئێستا موڵکی گشتی شێ بڵێن موڵکی گشتی سامانی گشتی اینجا فەرمانبەرانی دەوڵەت بەکاردێنن بەڵێ ئەوە هەموو پێشەرکاری زۆر زەقە و پێش ینی تەنانەت پێشێلی ئەو ڕێنمایانەیە کە کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق دەری کردووە یەک لەوانە کە نابێ مڵک و ماڵی گشتی بەکاربێندێ و فشار لە هیچ کەسێک بکرێت و دامودەزەکانی حکومەت بە هەموو شێوێک قەدەغێ نابێ فلێکس و پۆستەرات و تەنانەت کۆبوونەوەی حیزبی بەوانە بکرێت بینیمان بەداخەوە لەوەی کە ڕابردوو ینی بەشێک لە تەنانەت قوتابخانەکان یانی ئەوانەی کە لە ئاسیەکدان کە لەوانێت تەمەنی دەنگدانیان نەبێ ینی مافی دەنگدانیان نەبێ بینیمان لە سۆران لە چەند شوێنێکی تر لە هەندێک شوێنی تری ناوچەی هەرێمی کوردستان کە بەکاردێنیان لە هەندێکی لە ڕانیە لە شوێنەکانی ترکە بەداخەوە بەکارهێنراون بۆی کە داوامی قوتابخانێکیان فەرمانبەران فشاریان لێ دەکرێت کە دەبێ لە کاتی داوامدا یان لە دوای داوام هەمویان کۆبنەوە بکەن ئەوانە کە بەڕاستی پێشەرکەرێکی زەقە بەڵام بەداخەوە ئەوانە بە وڵاتێک کە سەرۆری یاسای تێدا بێ بێگومان تەنانەت هەندێک پارتی سیاسی ئەگە ئەوانی لێ ئاشکرا بێ یعنی هەر پارتەکە بەکامل سەحبی سیقی لێ دەکرێت لە وڵاتان ئەوەندە چاودێری بێزە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لەبەرێکە و چاودێریمان نییە و ڕێکارەکانی کۆمیسیۆن تونند و تۆڵ نییە بۆیە بە دەرفەت زاندراوە ئەو بابەتانە بکرێت بەداخەوە ئەوا دەکات کە هەری یەکسان نمێنی ینی بنە نابەرامبەری زۆر هەیە تۆ پەرلەمانتارێکی معارەزت هێلوانەیە هاوکارێکی زۆر کەمی دارایی کرابێ بەپێی بەداچوونی ئێمە لەوانەیە چەند ملیۆنێک بێ بەڵام لەسەر ئەوانی دەسەڵات ئاگاداری کە نزیکەی 30 ملیۆنیان بۆ سەرف کراوە و جگە لەوەی کۆمەڵ ئیمتیاز و دەسەڵات و پێگە و دامودەستگای حکومی و ئەوان هەموو بەڕاستی کە بەداخەوە وا دەکات کە کێبرکەیەکە ناواقعی بێ بەڵام گرنگەوەیە من یەک خاڵ جەخت لێ دەکەمەوە ئەوانەی خان مەبدەئی خوان بەڕاستی هەموو کاتێک دەبێت مەبدە بیسەلمێنێ کە ئیرادەی ماڵ و سەرۆت و سامان و ئەوانە بەڕاستی لە بەرامبەر ئیرادەی ئینسانەکان هیچ نییە هەموو کاتێک ئەوانە سەرکەوتون بەڕاستی کە خان مەبدە و بەرەو ئایندێکی باش دەڕۆن ئەوانە چارە نووسیازیانەوەیە ئەوانەی کە تەنها تەرکیزیان لەسەر ماڵ و سەرۆت سامانە ڕۆژێک دێ ئەو دەسەڵاتانە کۆتاییان پێدێت و مێژوو سەرمان دوێتی لە ڕابردوودا هەموو ئەوانەی کە بە دەنگی ڕاستەقینەی خۆیان پێگەیان هەیە ئەوانە چارەنووسێکی داهاتوو بۆ ئەوانەی ڕاستی باشە بینە سەر کاندیدەکانیش بەتابەتی کاندیدەکانی دەسەڵات ئێستا من ئەمڕۆ تەلەفۆنێکم بۆ کرا هەر لە هەولێرەوە دەیوکاندێکی دەسەڵات هاتوتە ماڵمان یاخود بڵێن تیمی بانگشەی دەسەڵات بەبێەوەی کە من لە یانگری ئەوان وێنەیان گرتم و دواتر لە بڵێن لە ئاکاونتەکانی خۆیان بڵاویان کردوێتەوە تاچەندەوە پێشێلکاری شێنی جۆرێک لە بێزارکردنی فەرمانبەرانی شەیە بە فۆرم پڕکردنەوە بێ جاروێ ڕەنگە کەسێک نێوێ کاندێکی دەسەڵات سەردانی بکە وێنەی بگرێ
بەڵێ گوێ لە ئێمەیە کاک شیروان بۆ کاک حەکیم سەوتەکە وازم بەڵێ بەڵێ ئێستا گوێ لە ئێمەیە بێگومان کاک حەکیمەوان هەمووی پێشەرکاری زەقن بەڕاستی بەڵێ یعنی پێویستە بەڕاستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ متمانەدان بە کارەکانی خۆیان ڕێگری لەوانە بکات و هەموو ئەوانەی کە تەمان ئەوان تیمێکیان هەیە تیمێکی گەڕۆکیان هەیە بۆ تۆمارکردنی ئەو پێشەرکارانی کە دەکرێن مەفروض ئەوانە تۆمارکەن و هەموو ئەو پێشەرکارانی کە دەکرێن ئنجاری و ئێمە لە خولی ڕابردوو هەمان بووە کاندیدەکە یاخود لایەنە سیاسییەک ئاگدار دەکرێتەوە و سزای دارایی دەدرێت و هەندێک پێشەرکاری زۆر دەقەیە بەڕاستی کۆمیسیۆن دەتوانانی تەنانەت لە بانگەشە هەڵبژاردندا ئەو کاندیدە دوور خاتەوە بەڵام بەمەرجێک کۆمیسیۆن ئیرادەیەکی جدی هەبێ و بە شێوەیەکی یەکسان هەڵبڕەخسێنێ بۆ کاندیدەکان ئەگینە فعلا ئەوانە کۆمەڵێ پێشەرکارین پێویستە بۆ سێندێن ئیشی کۆمیسیۆنە بەڕاستی لە ڕێی ئەو وەزگە چاودێرانەی کە هەیە بیکە و لایەنە سیاسیەکان خۆشیان کاک حەکیم خۆیانیش بەڕاستی دەبێ ئەگەر فلێکسیان لێ دەکرێتەوە ئەگەر پێشەرکاریان بەرامبەر دەکرێت ڕێگریان بەرامبەر دەکرێت خۆشیان سکاڵا تۆمارکەن لەسەر لە بەردەم ئەنجومەنی کۆمیسەرانی عێراق و بەشێک لەو بەڵگانەش کە وەکو بەڵگە هەیەە دەتوان ئامادەیکەن بۆ لە دژی ئەنجومەنی کۆمیسەرانی ئەگەر وڵامیان نەبوو لە دواتر لە دادگای فیدراڵی پێشکەشیکەن بۆ دژی ئەو قارۆس ئەو پارتە سیاسانی کە پێشەرکاریان بەرامبەر کراوە ئەوانش دەکرێت هەر حیزبێکی سیاسی پێشەرکاری کراوە بەرامبەر کاندیدەکانی ئەوانە تۆمارکە بیکات دۆسیەکی ئامادەکراو پێشکەشی ئەنجومەنی کۆمیسەرانی بەغدای بکە کە وەڵامیان نەبوو دەکرێت سەر لە نوێژارێکی کە ئامادەیکا بۆ داهاتوو بۆ بەردەم دادگای فیدراڵی بەڵێ ئێستا بڵێن حاڵەتێکی دیکەشەیە ئەویش ترساندنی دەنگ دەرەبەوەی کە دەڵێ دەزانین ئەگە دەنگ بە ئێمە نەدەی سزا دەدەین فۆرم پڕکردنەوە هەیە لە پرسیارەکەی پێشم باسیەوەشم کە هەندێک کاندیدی یاخود بڵێن تیمی بانگشەی دەسەڵات سەردانی ماڵان دەکەن ینی وێنەیان دەگرن دوایی بڵاوی دەکەن و ڕەنگە خاوەن ماڵەکەش حەز نەکاوێنەکەی بڵاو بکرێتەوە بە زۆکو ترساندنی بڵین دەنگ دەریش کەس دەتوانێت بزانێت کێ دەنگی بە کێداوە یاخۆدەوە فۆرم پڕکردنەوە و وەرگرتنی ژمارەی بنکەی دەنگدانەوە هیچ کاریگەری هەیە یاخۆدەوە تەنها ئەوەیە کە بۆ ترساندنە کار حەکی من حەز دەکەم بە ئەمانەتەوە بگێنم و هیوادارم لە پەیامەکو یەکەم کەناڵ ئەوە بگا بۆ لایەنەکانی تریش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان من دڵیاتان دەکەمەوە پێی ئەزمونێکی ئێمە هەمان بووە لە هەڵبژاردنەکانی ڕابرد 2010 بەڕاستی هیچ کۆمیسیۆنێکی دنیا نازانێ و ناتوانێت چونکە کۆمیسیۆن پابند کراوە لە ماوەی 24 کاتژمێردا کە لە کاتێکدا لە حوتی بەیانی دەست پێ دەکات بۆ 6 ئێوارە دەبێت نەتیجەکان ڕابگەێنێ لەو ماوە کورتەدا کە 12 ساعتی لە پێشە لە پرۆسی دەنگدان کە دەست پێ دەکات هیچ کۆمیسیۆنێک لە عالەمدا ناتوانێت دیاری بکە کە ئەو دەنگدەرە دەنگی بەکێداوە چون کۆمیسیۆن خۆی لە بەردەم تاقیکردنەوەدا دەیەوێت خۆی ئەنجامی دەنگکان ڕابگەێنێت تۆ 21 ملیۆن لەبەر دەستدایە من ئەو پرسیارە دەکەم ئەو 21 ملیۆن دەنگدەرە نزیکەی 77,000 بنکەی دەنگدان هەیە ئەو 77,000 بنکەی دەنگدانە هیچ کەسێک ناتوانێت هەر بنکەیەک نزیکەی 450 دەنگدەری تێدایە بۆیە بە هیچ معادلەیەک هیچ کۆمپیوتەرێک هیچ سیستەمێکی سیاسی ناتوانێت لەو ماوەکەمەیدا بەڕاستی بەداچوم کا بڵێ ئەو فۆرمەی کە پڕ کراوەتەوە برمنە لایەنێک سیاسی دەڵێ فۆرمولایە بینێرێ بۆ ئەو سیستەمە چونکە داتابەیسەکە ئەوەندە لۆدی لەسرە ئەوەندە زەختی فشاری لەسرە تەنها نەتیجەکان وەردەگرێت وا بەرمەجە کراوە تەنها نەتیجەکان وەردەگرێت بۆیە هیچ یعنی دەبڵ چێک ناتوانێت جارێکی کە چی کاتەوە فەرامبەرێک لەو بنکە دەنگی داخ بەنی نەداوە ناتوانێت دەیان هزار کەس ئەوە کاتەوە لەبەرەوە بەڕاستی تەنها فشارێکی دەسەڵاتە و من لێرەوە ڕای بگەێنم لاڵبژانەکانی ڕابردوو تەحەدا دەکەین یەک دەنگدەر لایەنێکی سیاسی توانی بێ یەک دەنگدەر ئاشکراکە لە داتابیس چونکە خۆی ئەوە پێشەرکارێکە کە ئەگەر ئەوە ئاشکرا بێ ئەنجومەنی کۆمیسەران خۆی سزا دەدرێت خۆی ئیجراعاتی بەرامبەر دەکرێت سەحبی سیقی لێ دەکرێت لەبەرەوە لەبەر خۆشیان بێ هیچ کەسێک ناتوان لەبەرەوە هیچ ئەسڵێکی نییە ئەو بابەتە و تەنها ترسانێکە بۆ داوا لە حاڵەتانی هەرێمی کوردستان دەکەم زۆر بە ئازادانە و بە ئازایانە دەنگی خۆیان بدەن و بە هیچ شێوەیەک نەترسێن و خاوەن دەنگ و مەبدەئی خۆیان بن و بە تایبەتیش ئەوانەی کە پێشەرکاری ئەوانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا خزمەتیان نەکردوون پێشەرکاریان بەرامبەر کردوون باجی زیادیان لێ سندون و موچیان لێبڕیون هەموو ئەوانە بەڕاستی تاکە دەرفەتێک حەکیم ئەوەی کە لە کاتی هەڵبژاردنەکان دەیە هاوڵاتی تەنها ئەو 4 ساڵی لەبەردەستدایە
هیچ محکمەیەکی تر نییە بۆ دەسەڵاتداران تەنها هەڵبژارنەکانە بۆی کە تۆ نەتوانیت لە ماوەی 4 ساڵدا مافی خۆت کە مافێکی یاسایە وەربگریەوە بەڕاستی چاوەڕێی دەکەی وەخوا گەرج لەمێژە فەرموویەتی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بۆی بەڕاستی کە تۆ نەتوانی لە ماوەی 4 ساڵدا بە ئامادەبوونت لە ماوەی 10 دقەدا سزای ئەو خەڵکانە بدەی بەڕاستی چاوەڕێ ئەوەش مەکە کە هیچ گۆڕانکاری بێ و مافەکانت بسەندرێتەوە. بەڵێ بینی سەر هەڵسەنگاندن دەخولەکێکیشمان ماوە بینی سەر هەڵسەنگاندن بۆ کاندیدەکان ئێستا کاندیدی زۆر هەیە لە سەراستی عێراق زیاتر لە 7,000 کاندید هەیە لە کوردستان کاندیدی زۆر هەیە چۆن هاوڵاتی کاندیدی چاک و کاندیدی فێڵبازیش لە یەکتر زیاد بکاتەوە پێوەرەکە چی بێ هەڵسەنگاندنەکە چی بێ؟ وەڵا بێگومان پێوەر زۆر پێوەر هەیە بۆ هەسەدەیانەکان یەک لەوانە ئەزمموی ڕابردووی ئەو حیزبە سیاسیە و کاندیدەکانی دەبێت چاوەڕێک کە بەڕاستی ئەو حیزبەی کە پێشتر ئایا تاقی کراوتەوە بزان ئایا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا توانیوتی خزمەتی پرۆژەکانی بکە خزمەتی هاوڵاتیان بکە داکۆکی لە موچە و لە ئیمتیاز و لە داهاتەکە لە ژیانی ڕۆژانیان بکە. خاڵ یەکەم. خاڵی دوم کە حەکیم زۆر گرنگە پێوەری دوم ئەوە بێ کە فعلەن ئەو کاندیدەی هەڵبژێردا بۆ پەرلەمانی عێراق ئایا فعلەن لە ناو خەڵکدا بووە دواتر ئۆفیسەکەی یان کاتێکە بەرژێر دەرچووە ئۆفیسێ بووە لە شار شارشەکانی هەرێمی کوردستان داواکاری خەڵکی گەیاندۆ بۆ پەرلەمانی عێراق و بەداچوونی کردە بۆ کەیسەکانیان یاخودنا ئەوە خاڵی دووەم. خاڵی سێم بەڕاستی ئەوەیە کە ڕازگۆڕبوون لەو بەڵێنانی کە داوێتی بنە لە کاتی بانگشی هەڵبژاردنە چۆکو حیزبی سیاسی چۆکو دەنگدەر کۆمەڵ بەڵێنێک دەدا دەبێت بەڵێنەکانی بەڕاستی خاوەن بەڵێنی خۆی بێ بەداخە ئەوەی کە بینیمان لە ڕابردوودا لە ڕێکخراوی پێی کە کۆمەڵێ بەداچوونی کرد بۆ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا ئایا چەندە بەڵێنەکانیان جێبەجێ کردووە حیزبی دەسەڵات هەیە نزیکەی 140 بەڵێنی داوە لە 140 بەڵێن نزیکەی 2 بەڵێنی جێبەجێ نەکردووە کە تۆ چاوەڕێی دەکەیانی بنە لەبەر ئەوانە پێوەرن بەڕاستی ئایا و پێشم وایە 33 ساڵی ڕابردوو یعنی پێوەرێکی زۆر زۆر گرنگە ئەگە هەڵبژارنەکانیش حیساب بۆ نەکەی تەنها ئەو 33 ساڵی حکومڕانی ڕابردوو یعنی بەڵگەیەکە لەسەرەوەی ئایا ئەو حیزبانی کە دەسەڵاتن فعلا سەرکەوتوو بوون شای ئەوەیە کە جارێکە دەسەڵاتیان پێ بدرێتەوە متمانە پێ بدرێت یان شای ئەوەیە کە سزا بدرێن و بەڕاستی کۆمەڵی خەڵکی تر ئەمین دڵسۆز دیندار خواناس ڕازگۆ لەگەڵ خوان لەگەڵ خەڵک و لەگەڵ خوای گەورە ئەوانە بەڕاستی بێنە پێش کە فعلا سەلماندویانە پەرلەمانتاری وها بۆ کاک حەکیم بەقەدە ئەندام پەرلەمان تار ئیشی کردووە خزمەتی خەڵکی کردووە 4 ساڵی ڕابردوودا بەڕاستی ئەوانە حەق خۆیەتی کە فعلا جارێکە دەنگیان پێ بدرێ و بێنە پێشەوە و داخۆشیان لێ بکرێت و خەڵک بەڕاستی پێویستە ئەو ڕاستیانە بزانێ چونکە وەکو باسمان کرد پەرلەمانی عێراق جیاوازە بەتایبەت ئێستا کە موچە و گوزەرانی خەڵک لە بەردەستی عێراق و حکومەتی فیدراڵدایە بۆیە چەندە خەڵکی دڵسۆز و ئەمین خەڵکی بوێر خەڵکی ڕازگۆ ئەوانە بوێرن بۆ شوێنەکەی خۆیان بەڕاستی ئەوەندەش زیاتر دەتوانێت ئەو خەڵکانە بەڕاستی داکۆچیان لێ بکەن چونکە بینیمانە زۆر جار لە بەغدا ئەوەندەی شەڕ لەسەر ئیمتیاز و پۆست و وەزارەتەکان دەکرێت ئەوەندە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک ناکرێت ئومێد دەکەم ئەم جارەیان خەڵکی هەرێمی کوردستان خەڵکانێک تاقیکردنەوە کە لە تاقیکردنەوە دەرچوون بەڕاستی و فعلا سەلماندویانە کە ئەوەن کە کاندیدیان بن بەربژێریان بن بەوانە گۆڕانکاری دەکرێت بەڕاستی بە خەڵکانێک گۆڕانکاری ناکرێت کە فعلا دووبارە و سێبارەن و هیچیان لە باراندانە باشە وەکو بایکۆت پێ دوایە لە قازانجی پارتیوێکێتی ئەوان حەز دەکەن خەڵک بایکۆتکە وەکو بەڕێز وتە لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق لە 2021 لە 40 بۆ 43 خەڵک بەشداری هەڵبژاردنیان کردەوە ئەوی دیکە بایکۆت بووە ژمارە کورسەکان خۆتان ئاگادارن دیاری کرا بۆ پارێزگایەک جا خەڵک چەند بڕوا و کورسیان هەر دەڕۆن بەڵام ئەگەر خەڵکی ناڕازی بڕوا و کاتا و کێشەکە دەگۆڕێت بێگومان کاک حەکیم چەندە بەشداری خەڵک بەشداری بکە بەشداری چالاکانی هەبێ ئەوەندە بەڕاستی ڕاستە کوجەنابێت بە ئاماژەت پێکرد کورسەکانی هەرێمی کوردستان 46 کورسی بۆ دیاری کراوە بنمونە جگەر ناوچە جێناکۆکان بەڵام بێگومان تۆ چەندە خەڵکی کاندیدی بەتوانە بنێری ئەوەندە کاریگەری زیاتر هەیە لەسەر وە قورسایی هەیە بۆ هەرێمی
کوردستانیش بۆیە ئەوانە بەڕاستی گرنگە کە خەڵکی کوردستان بەڕاستی زیاتر متمانە و ئەوەی هەبێ و پرسیارەکەی جەناب لەسەر بایکۆت بێگومان بایکۆت ئێمە لە بەپی ئەو ڕاپرسیانەی کە هەیە و پێی ئەو ئەزمونانی کە هەمانە بەڕاستی لایەنەکانی دەسەڵات زۆر باش بەپی ئەو دەسەڵاتی کە لەبەردەستیاندەیە ئەو امتیازایی کە لەبەردەستیاندەیە ئەوان دەتوانن هەموو کاتێک خەڵکی خۆیان ناچارکەن بەشداری بکەن و بیان نێرن بۆ سەر سندوقانی دەنگدان بەڵام ئەو خەڵکانی کە ناچن بایکۆتەکە دەرکەوتووە ئەوانەی کە خەڵکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە ئەوانن لەبەرەوە چەندە ڕێژەی ئەوانە زیاد کە هەڵبژارنەکاندا بۆی کە واضح بێ ئەوەندە ڕێژەی پێویست بۆ کورسی زیاتر دەبێت بنمونە لە هەڵبژارنەکانی ڕابردوودا کاتێک کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کەمترین بەشداریان هەبووە لایەنەکانی دەسەڵات زۆرترین کورسیان بەدەستێناوە بۆچی چونکە دەنگی پێویست بۆ کورسی کەم دەبێتەوە کاتێک کە دەنگی پێویست کەم دەبێتەوە ئەو کاتی ئەوان زۆر بە ئاسانی لەبەرەوەی کە خەڵکی خۆیان دەتوانن فشاری لێ بکەن ئەوان دەچن بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەبەرەوەی کە ناتوان فشارکەن خەڵکانی خۆیان ناسن بۆیە دەنگەکانیان کورسەکان مسۆگەرتر دەبێت بۆیە لە ڕابردوودا لایەنی دەسەڵاتە بووە کە دەنگەکانی زۆر کەمتر بووە لە ڕابردوودا بەڵام کورسەکانی زیادی کردووە لە هەڵبژارنەکانی ڕابردوودا بۆ چونکە دەنگی معارەزە کەمی کردووە بەڵێ بێگومان ئەوەش خاڵێکی گرنگە ئومێد دەکەن هاوڵاتیان ئەگە تەنانەت بۆ بچن کە متمانە بە هیچ لایەنێکیش نەدەن بەڵام بۆ چوونیان بۆ ئەوەی کە پەنجەمۆری دەنگدان بکەن بەڵێ بەشداری هەڵبژارنەکان بکەن بۆی کە لە بەرژەوەندی دەسەڵات و لایەنەکانی دەسەڵاتی لای نەبێتەوە بەڵێ بینی سەردا بەشکاری کورسیەکان بڵێن پەرلەمانی عێراق 329 کورسیە بۆچی پێت وایە ئەمجارە لەگەڵەوەی کە سەرژمێریش کرا یعنی عێراق بە پێ و سەرژمێنێ 6 ملیۆنە ژمارەی پەرلەمانتارەکان زیادی نەکرد پەیوەندی بەوەیە کە ئێستا قەبارەی پەرلەمان زۆرە 329 کورسی کە لە ناویشیدا بڵێن لە کوردستان 46 بە هەموو کورد لەم خو لە 63 بوو لە 329کە فعلا کاک حەکیم خۆتان ئاگادارن کە لە ساڵی ڕابردوو سەرژمێری کرا بۆ عێراق و ئەو کورسی کە دانراوە بۆ 329 کورسی 320 کورسی بۆ کورسی گشتیە 9 کورسی بۆ پێکاتەکانە کەواتە دەکاتە 329 کورسی بە کۆی گشتی پەرلەمانی عێراق بەڕاستی دەبووە لە ساڵی ڕابردوو پەرلەمانی عێراق جارێکی کە بەپێی ئەو سەرژمێری دانیشتانەی کە کراوە کە بۆ هەر 100 کەسێک 100,000 کەسێک یەک کورسی پەرلەمانی دانراوە کە ئەوە لە مادەی دەستوریدا لە مادەی 45 دەستوردا چەسپێنراوە دەبووە بکرێ بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە عێراقیش بەداخەوە لە کاتی خۆیدا بەپێی ئەو گرفتانی کە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان عێراق ماوەیەک دوورخایەوە و کێشەی هەبوو ناتوانانی بخانە بەرنامەی کار و ئەگەنا دەبووە 100,000 کەسێک بۆ یە کورسی پەرلەمانی عێراق بێت کە دەبووە 346 کەس بێ بەڵام بێگومان ئەو ڕژێش لاانە بەشێک لەوەی کە ناخسبێتە بەرنامەی دەنگدان لە پەرلەمانی عێراق قەنەعەتم وایە کە زۆری کورسی پەرلەمانیە و زۆر جار خۆتان ئاگادارن لە دنیادا لە وڵاتانی کە زۆر پێشکەوتون ناگەنە ئەو ڕێژەیە ینی زۆر کەمتر لەوەیە دانەوێت زۆرترین کەس بەشداری بکە بەڵام نوێنەرەکانی کەمتر بن چون کاتێک کە نوێنەرەکان زۆرتر بەڕاستی قراراتی قانونی لە پەرلەماندا زۆر زەحمەتر دەبێت وەکو بینیمان ئەوانەی کێشەی زیاتر دروست دەبێت کوردلەکان کەمتر ڕێک دەکەون لەسەر بابەتەکاندا بۆیە بە 329 ماوەتەوە بۆ هەڵخولەی قەنەعەتمە لە خولی داهاتوودا لەوانەیە بەپێی ئەو سەرژمێری کە کراوە زیاتر بکرێ یاخود ڕێژەکە لە 100,000 کەس بگرێت 150,000 کەس بۆی کە کورسی پەرلەمانی عێراق باشە کاتمان کەماوە لەسەر بازنەکانی هەڵبژارنی قسە بکەین ئەمجارە بڵین خۆتان ئاگادارن لە هەڵبژارنی یەکەم هەموو عێراقیەک باز نەبوو دواتر ماوەیەک بڵین 18 باز نەبوو لە 2021 کرا 83 بازنە ئەمجارە کراوەتەوە 18 بازنە لە پەرلەمانی عێراق ئێستا بڵین لە سنووری سلێمانی کاڵابزەشی لەگەڵا هەموو دەنگەکان کۆ دەکرێنەوە لە هەولێر هەموو سنووری هەولێر لە دۆک بەو شێوەیە خۆی کاک حەکیم یەک حەقیقەت بڵن کە من ئەو ڕاستیە دەمێ بڵێم یەک لە گرفتەکان لە بەردەم حیزبە سیاسیەکاندا و لە بەردەم هاوڵاتیانشدا ئەوەیە کە یاسای هەڵبژارنەکان لە عێراقدا زۆر گۆڕانکاری بەسەردادێ ئێمە کاتی خۆی کەس لە 2017 سەدانی وڵاتانی دەرەوەمان کرد بەتابەت لە کۆمەڵی وڵات لە لۆکسەمبۆرگ کە وڵاتێکی بچووکە ئاماژەم بۆ کرد ئێمە بۆ ماوەی چەندین ساڵ 10 ساڵ زیاتر ناتوانین یاسایەکان بگۆڕین بۆی کە دەنگدەر سەری نەشێ و حیزب سیاسیەکان تووشی گرفت نەبن
چون کاتێک کە تو یاسایەکە دەگۆڕی شێوازی دەنگدان دەگۆڕی کورسی پەرلەمانی گۆڕانکاری بەسەردادێ شێوازی دەنگدان دەگۆڕێ. من یەک نمونەت بۆ بێنمەوە کۆمەڵی دادگەری یەک لەوانە کە قوربانی ئەو یاسایا بوو کە پێشتر کە لە 2021 لە 10/21 کە کرا هۆکارەکەی چی بوو کاتێک کە لە هەرێمی کوردستان بۆ فرە بازنەی لە کۆی 12 شوێنی دەنگدان یان بازنەی دەنگدان تەنە لە 7 بازنەی دەنگدان ئەیانە بوو. ئەگە تەماشای ژمارەکانی کۆمەڵی دادگەری بکەین نزیکەی 44,000 دەنگی هەیە لە سنووری سلێمانی یەک کورسی پەرلەمانی هەیە بەڵام حیزبی سیاسیمان هەیە 22,000 دەنگی هەیە 2 کورسی پەرلەمانی عراقی هەیە. لەبەرەوە دەمانێت ئەوە بڵین بەڕاستی بەشێک لەوانە ضرورە شارەزایی بوون لە یاساکانی هەڵبژاردن و لە تەکنیکی هەڵبژاردن زۆر گرنگە بۆ حیزبی سیاسی بۆی کە بتوانێت پێگەی خۆی پارێزێ. ئەو یەک لە گرفتەکانەکە بەداخۆ زۆر جار حزب بوتە قوربانی و خاڵی دوم کاک حەکیم کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەڕاستی ئەوەی کە لەو یاسی هەڵبژاردنەکە بە یاسای هۆندت ناسراوە کە 1.7 ئەمە بەڕاستی کە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە پێشنهار کراوە کە خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر حیزب بچووک و مام ناوەندەکان هەیە بۆی کە لە عراق تەنها ئەو سیستەمە لە عراق پەیوەند جێبەجێ دەکرێت کە وای کردووە حیزبی گچکە و مامەن زۆر کورسی کەم بەدەستبێنن زۆربەی کورسەکانن دەڕوا بۆ حیزب باڵا گەورەکان کەمەش بەڕاستی زوڵێکی گەورەی وای دەکات کە حیزب بچووکەکان کەمتر بەشداری بکەن بۆی لە عراقدا دەبینی ساڵ بە ساڵ نسبەی حیزبەکان کەم دەبێتەوە و مشارەکە کەم دەبێت. یەک لە هۆکارەکان ئەوەیە کە گۆڕنی ئەو سیستەمە سیاسیە و سیستەمی هەڵبژاردنە بە شێوەیەک دای دەڕژن کە لە بەرژەوەندی حیزبە گەورەکان بێ و حیزبە گچکەکان بەرەو نەما بڕۆن. بەڵێ سوپاس دەکەین کاک شیروان زرار شارەزای بواری هەڵبژاردن کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسی ئامادەبوون دەکەین ماندوومان کردی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارن خواتان لەگەڵ.